إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێز، خوشکانی بەڕێز، سلامی خوا لە هەموو لایەکتان بێ. داواکارم لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەتەکانمان لێ قبوڵ بکات و جمعەی مبارەکمان بۆ بکاتە خێر و بەرەکەت بەسەر خۆمان و بەسەر ماڵ و مناڵمانە. خۆشەویستەکانم، ئینسانی مسلمان لەم ژیانە کە ئەژێ تووشی دەیەها کاروبار دێت کە سەرنجامەکەی نادیارە. ئیتر هەر لە شتە وردەکانەوە حتا ئەگاتە شتە زۆر گەورەکانی ژیانت. دوودڵی نازانی کامیان بکەی. لەو حاڵەتە خۆشەویستەکانم، لە حاڵەتی دوودڵیە لە کردنی کارەکانە و نەکردنیە، لە ئەنجامدانی شتێک لە ژیانتا، بڕیارێک کە ئەتەوێ بیدەی لە ژیانتا یان نەیدەی، لەو حاڵەتانە بۆ حاڵەتێکی لەو شێوازانە خوای تەعالا عیبادەتێکی زۆر پیرۆزی داناوە، زۆر مبارەکی داناوە. هەندێک لە مسلمانان بەڕاستی ئیهمالیان کردو و لە بیریان چووە. ئەویش بریتیە لە نوێژی ئیستیخارە. ئیستیخارە خۆی بۆ خۆی یعنی چی؟ یعنی داوا لە خوای پەروەردگار ئەکەی کە مەسئلەیەک هەیە لە ژیانتا تۆ نازانی خێری تایە بیکەی یان نەیکەی، بڕیاری لەسەر بدەی خێری تایە یان نەیدەی خێری تایە، تۆ سەرئەنجامی ئەوە ئەدەی بەدەستی خوای پەروەردگار. یعنی تطلب الخيرة من رب العالمين. داوا ئەکەی خوا ئەم مەوزوعەت بۆ یەکلا بکاتەوە. یعنی داوا لە خوای پەروەردگار ئەکەی، چونکە خوایەک زانایە بە هەموو شتەکان، ئەوەی ڕوویدا، ئەوەی ئێستا ڕۆدا، ئەوەی لە پاشە ڕۆژ و لە داهاتووە ڕۆدا، خوای گەورە زانایە پێی. تۆ نەزانی، ئەسڵەن زۆرێک لە ڕابردوو نازانی، زۆرێک لە ئێسەش کە تایە ئەژێی نازانی، ئەوە داهاتوو هەر نازانی. ئەگەر کەسێک قسەیە بکا و بەیانی دەرکەوێ، زۆر جار وەسفێ دەنەوە، مەدحێکەن، دەبەرەوەی عاقیبەتی شتەکان نادیارە. بەڵام ئەوە لە لای خوای تەعالا بە پێچەوانەوەیە. خوای تەعالا هەموو شتەکان ئەزانی، ئەوەی ڕابردووە، ئەوەی ئێستاش، ئەوەی داهاتووش. بۆیە خوای گەورە باشترین زاتێکە کە تۆ تەسلیمی ببی و کارەکانتی تەسلیم بکەی، و تواناشت محددە، تۆ سنووردارە، تواناکانت حەدێکی هەیە. تۆ ناتوانانی شتێ ڕوویدا تازە بیگۆڕی. تەنانەت لەسەر ئەوەی کە ئێسش لە ناوێ ئەژەی هەر دەسڵاتت نییە زۆر جار، چجا ئەوەی کە لە داهاتووە دێ. بەڵام خوای پەروەردگار توانای بەسەر هەموو شتەکانە هەیە، ئەوەی ڕابردوو، ئەوەی ئێستا، ئەوەی داهاتوو کەوا بوو. باشترین زاتێک کە تۆ تەسلیمی ببی
وبەشێکیش ئەمە لە عەقیدە طبعا برا بەڕێزەکانم بەشێکی گەورەیە لە عەقیدە مەسئلەی ئیستیخارە مەسئلەیەکی گرنگە کە تۆ باوەڕت بە توانایی خوای پەروەردگار هەیە باوەڕت بە علم و زانستی خوای پەروەردگار هەیە بەشێکە لە باوەڕبوون بە قەزا و قەدەری خوای پەروەردگار کە تۆ تەسلیمی قەدەری خوای پەروەردگارە بی ئەمەش مەسئلەیەکە زۆر زۆر گرنگە و پێویستە ئێمەی موسڵمان بیزانی و پێویستە لە ژیانمانە جێبەجێی بکەین فەرمون با پێکەوە بچینە خزمەتی ئەم فەرمایشتەی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کە جابری کوڕی عەبدوڵڵا بۆمان یەگێڕێتەوە كوا أفرمي كان رسول الله صلى الله عليه وسلم يعلمنا الاستخارة في الأمور كلها كما يعلمنا السورة من القرآن پیغمبری خوشویستمان صلى الله عليه وسلم فێری استخارە کردنی ئەکردین داوای هەڵبژاردن لە خوا استخارە وتمان داوای ئەوە ئەکەی کە خوا شتەکانت بۆ یەک لاکاتەوە پێغەمبەری خوا فێری ئەکردین کە ئێمە استخارە بکەین لە هەموو کاروبارەکانمانە براینە لە هەموو کاروبارەکانمانە في الأمور كلها سیرکەن ئایا ئێمە وای ئێمە چەندێک ئەمە جێبەجێەکەین كما يعلمنا السورة من القرآن چۆن سورەتێکی لە قورآن فێرە کردین الله أكبر يعني وەکو سورەتەکانی قورآن استخارەی فێر سەحابە کرد بەڵێ چۆن الحمد لله فێرە کردن چۆن قل هو الله أحد فێرە کردن ئاوا فێریشیە کردن چۆن استخارە بکەن سبحان الله چەند کەس ئەیکا چەند کەس کردوێتی زۆر گرنگە برا بەڕێزەکە و پێویستە ئێمە بیزانین پێغەمبەری خوا ئەی فەرموو صلی الله عليه وسلم طبعا فەرمایشتی جابر بوو هەتا گەیشتینە ئەوەی کە ئەفەرمێ یەقول پێغەمبەری خوا ئەی فەرموو إذا هم أحدكم بالأمر فليركع ركعتين من غير الفريضة ئەگەر کەسێک لە ئێوە شتێک هاتە دڵیا بیکە ئەیویست شتێ بکە نەی ئەزانی بیکە باشە نەیان نەیکە بڕیار لەسەری بدا باشە یان نەیدا فليركع ركعتين با دوو ڕکات نوێژ بکە من غير الفريضة بەس نوێژی فەرز نەبێ يعني تەنانەت سنەتەکانیش ئەتوانی بیکەی بە استیخارە يعني دوو ڕکات سنەت بکات ئەگەر هەر نیەتی استیخارەکە بێ لە نوێژەکەەوە باشتر ئەرگینە ئەتوانێ نوێژی تەحیەی مزگەوت بکا بە استیخارە ئەتوانێ نوێژی دەستنوێژ بکا بە استیخارە بەڵام ئەگەر وەجیا بیکەی باشترە یعنی وەجیا هەر هاتی دەستنوێژێ بگرە و نیەتت ئەوە بێ دوو ڕکات نوێژ بکەی نیەتت استیخارەکە بێ ئەوە باشترە ثم ليقل ئەمجا دوای ئەوەی کە نوێژە سنەتەکەی کرد طبعا زانایانمان ئایا ئەڵێن ئایا هەر لە ناو نوێژەکەیە لە ناو نوێژە سنەتەکەیە دوای ئەوەی تەحیاتەکە تەواوەکە بەر لە سەلامدانەوە دوعاکە ئەکا ئەم دوعایە کە ئەیڵێن یان ئەی خاتە دوای سەلامدانەوە ظاهیری حەدیسەکە یعنی دوای سەلامدانەوە چونکە ثمەی تایە ثمە یعنی دوای ئەوە نوێژەکە تەواو کرد دوو ڕکاتەکە تەواو کرد ظاهیرەکەی وایە طبعا علەما خلافیان هەیە بەڵام ظاهیر ئەوە باشترە کە دوو ڕکاتە سنەتەکە بکەیت دوای ئەوەی سەلامت داوە ثم ليقل ئەم جاء ئەم دوعایە بکەی ئەم جا ئەم دوعایە بکەی دوعاکە چییە بڵێ اللهم هیچ بێتاقەت مە بنەوانەی کە عەرەبی نازانن و نازان ئەم دوعایە بکەن طبعا مەجالی تایە دوعاکە توانی بە کوردی بیڵێ ئەتوانی کتابێک یا وەرەقەیەک لە بەردەم تا نووسرا بێت بیخوێنیتەوە بەڵام لی تێ بگەی معناکەی چییە یان ئەتوانی کەسێک بۆتی بێڵێت و تو لە دوایەوە بیڵێیتەوە هیچ کێشەیەکی تیان نییە مهم ئەوەیە تۆ معنای ئەم دوعایە لەگەڵ خوایە باس بکەی معناکەی ئێستا ئێمە عەرەبەکەی ئەڵێن دوایەوە کوردیەکەشی بۆ جەنابتان ڕوونەکەیتەوە ئەکەینەوە
بڵێ اللهم إني أستخيرك بعلمك وأستقدرك بقدرتك وأسألك من فضلك العظيم فإنك تقدر ولا أقدر وتعلم ولا أعلم وأنت علام الغيوب اللهم إن كنت تعلم أن هذا الأمر لبين قوسك ناوي تشتكيشي أبا ويسمي حاجته خير لي في ديني ومعاشي ومعادي يان أتواني بلي عاجل أمري أو آجله يعني حسب حديثك الصحابة يا متردد بآية بيغمر فرميتي عاقبي أمر ياوتيتي عاجل أمري أو آجله فاقدره لي ويسره لي ثم بارك لي فيه اللهم إن كنت تعلم أن هذا الأمر يعني ناوي تشتكهم أبا ويسمي حاجته شر لي في ديني ومعاشي وعاقبة أمري فاصرفه عني واصرفني عنه وأقدر لي الخير حيث كان ثم رضيني به بكردي دعاء ويدور كات السنة تكتكي طبعا زانيان من أفرمن عينا شروط دعايتي يا أما عينا دست برزكيتوا كدست برزوكنا ولا دعايا إيكك لا سنة زور قرنجا كان وأسبابك لأسبابي ورقرتني دعاء دست برزكيتوا علي دعاء حمد سناي خواي پروردگار وصلوات لسر پیغمبر صلى الله عليه وسلم أمانش هموي أسبابي ورقرتي دعاء أم جاء علي اللهم يا ربي خواي من سرپشکی ئەم کارەی خۆم ئەدەمە دەستی تۆ اللهم إني أستخيرك بەوەی کە تۆ زانای من نەزانم بەوەی کە تۆ بە توانای خوایە توانایی ئەم ئیشە ئەدەمە دەستی تۆ من بەخوا بێدەسڵات و بێتوانام ئەگەر تۆ یارمەتیم نەدەی و تۆ زانای بە هەموو پەنهانیەکان بە هەموو شتەکان خوایە پەروەردەگاری من ئەگەر ئەزانی ئەم کارە ناوی کارەکەتیش بێنە ژنهێنان تەلاقدانی خێزانت ئیشێکە و پیشەیەکە ئەتەوێ بیکەی کڕینی سیارەیەکە کڕینی خانوویەکە فرۆشتنی سیارەیەکە فرۆشتنی خانوویەکە هەر کارێک تەنانەت برا خۆشەویستەکانم تەنانەت واللهی کڕینی جووتێ پێڵاو تۆ نەعلێ ناکڕی شەحاتێ ناکڕی تەنانەت ئەوە تەنانەت بۆ ئەوەش استیخارە بکەی باش لەوانەیە بڵێ مامۆستا ئاخر بەو دەرەجە براینە سەحابە ئەیان کرد چونکە کێ ئەڵێ ئەو پێڵاوە ئەو شەحاتێ نابێتە هۆی ئەوەی قاچێکی تۆ بشکێ نابێتە هۆی ئەوەی کە تۆ تیا بچیت باشتر وایە ئینسان حتا لە وردەشتەکانیشا استیخارە بکە یا ڕەبی ئەگەر ئەمە خێری تایە بۆ من بۆ دینم بۆ دنیام بۆ پاشە ڕۆژم یا ڕەبی خوایە بۆمی ئاسان بکەی خێری دین و دنیای تێخەی بۆم بموەیتە ملی ئەو خێرەیە ڕازیم کەی بەو خێرە یا ڕەبی ئەگەر ئەزانی ئەم کارە شەڕی تایە بۆ من بۆ دینم بۆ دنیام بۆ پاشە ڕۆژم یا ڕەبی خوایە لێمی دوورخەیتەوە منیش لە ئەو کارە دوورخەیتەوە ئەم جا بمۆی بۆ کارێکی تر کە خێری دین و دنیامی تیابێ و ڕازیشم کەی پێی ئەم دوعایە خۆشەویستەکانم زۆر گرنگە زۆر پێویستە ئێمە بیزانین و بیشیکەین و ڕۆژانە جێبەجێیشی بکەین بەڵام ئاگاتان لێی بێ ئەم دوعایە شەرت و شروتی دوعای تایە ئەبێ نانت حەڵاڵ بێ کاتێ دوعاکەی ئەبێ ئینسان هەوڵ بدە کاتێ دوعاکە دڵی لای دوعاکەی بێ ئاخر خەڵکانێکەیە فێر بوون بەس دوعاکەن بەس ئاگایان نییە چێڵێن هەر ئاگایان لە خۆیان نییە چێڵێن ئەبێ دڵت لای بێ ئەگەر لە کاتێرێکا بیکەی کە دوعاتیایە قبوڵە بێ باشە ئەگەر بە ڕۆژوو بیت چونکە ئینسان لە ڕۆژوان دوعای زیاتر قبوڵە لە کات بانگە دوعاکە بکەی باشە چونکە ئەو کاتە بەینی بانگ و قامەت دوعا وەرئەگیرێ لە کاتی شەو نوێژیە و شەو هەڵسی بیکەی بۆ شەو نوێژی ئەو کاتە باشترە
يعني لكاتا وكاتاني كدعاء تيا قبول بها وكاتانا بكي وكوبلي زياتر احتمال هي جيراب به لشوني واهي تو ناتواني مجال نية در يا دزنيوجت نية يا مجال نية نيوش بكي وحالتك شاتتا برو أبيتو استخارة بكي مسألة كهاتتا بيشت أبي استخارة بكي ومجالي شتانية يعني نيوش بكي چی بکەی باشە زانایانمان فەرمویان ئەگە بەس دوعاکەش بکەی دروستە لە حاڵەتێکا تۆ نەتوانی نوێژ بکەی دوعاکە بکە هیچ نەبێ ها حاڵەتێ پەلە هەیە پەلە شتێکی پەلە دێتە بەردەمت تۆ ناتوانی یا دەست نوێژت نییە یا شوێنەکە گونجاو نییە بۆ نوێژکردن قەینا بەس دوعاکە بکە زانایانمان فەرمویانە هەر باشە ئایا استیخارە ئیلا دوای استیخارەکە ئەبێ ئیلا خەو ببینی هەنێ کەسێ چاوەڕوانی ئەوەیە وەڵی استیخارەم کرد بەس مامۆستا هیچ خەوێکم نەبینی هیچ شتێکم نەبینی ئەیە لە دینە هەیە ئەم شتە ئەگەر خەو ببینی چاکە ینی ئەگەر خەو ببینی خۆ چاکە ینی لەوانەیە جار وایە خوای گەورە ڕەحمت پێ بکە ئەسڵەن خەوێکشی لەگەڵا ببینی بەس ینی استیخارە پێغەمبەری خوا سەڵام باسی خەویتیان نەکردووە دڵت مرتاح بوو تەواو ینی مەسەلەکە لە بین دوو شتایە استیخارەکەی خوا بتخاتە لایەکیانەوە ئەوە بکە کە دڵت بۆی چوو لەوانەیە زانایانمان فەرمویانە لە مەسئلەیەکە ئەگەر تو هەر دڵت یەکلا نەبووە چی بکەی باشە هەندێک لە زانایان وتیانە استیخارەکە توانی دووبارە کەیتەوە ئیمام ئەحمەد ئیمام شافعی ئیمام مالک وای وتووە بەس ئیمام ئەبوو حەنیفە وتوێتی یەک جار استیخارە بکە ئیتر هەرچی بکەی ئینشاءالله خێرەکە هەلەوەیە مەرج نییە دڵت یەکلا بێتەوە خوا برتێ مل کامیانە ئەوە خێرە ئینشاءالله حتى ئەگەر دڵیشت یەکلا نەبووە کامیان خوا خستێ سەریا ئەوە یعنی برتی ئەو ڕێگایە ئەوە ئینشاءالله خێری دین و دو مادام تو دادە دەستی خوای گەورە خێرەکە لەوەیە ئینشاءالله چی لە نوێژەکەیە چی بخوێنی باشە ئەم لەگەڵ فاتحایە چی سوورەتێتر بخوێنی باشە لە سەڵاتی استیخارە سنەت هیچ نەهاتووە هەر سوورەتێ بخوێنی ئەوێت بەس زانایان وتویانە قل يا أيها الكافرون للركعة كما دوای فاتحة بخوێنی وقل هو الله احدش لركات دوما بخوێنی ئەوە باشترە زانایانمان هەندێکیان وایان فەرمووە داواکارم خوای گەورە بخاتە ناوە جوانەکانی خۆی ڕەحمەت پێ بکە هیدایەتمان بدا یا ڕەبی ئیسلاحمان بکەی یا ڕەبی لەو کەسانەمان بگێڕیکەوە تەسلیمی تۆ ئەبن کارەکانمان تەسلیمی تۆەکەن یا ڕەبی خوایە دامەزراومان بکەی لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی ماڵ و مناڵمان ساڵح بکەی براو خوشک و کەس و کارمان چاک بکەی ڕەحم بە دایک و باوک و هەموو کەسەکانمان بکەی کە مردوونیش لە پێشا یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوایە وڵاتمان ئەمن و ئاسایشی تیا بەرقەرار بکەی ئاراممان بکەی خوایە یا ڕەبی خوایە کێشە و ئاژاوە و شەڕ لە دەوروبەرمانیش بە دوور بگری یا ڕەبی خوایە ئەم وەزعی کە خەریکە تێکەچێ ئێران و ئەمریکا و ئەمانە یا ڕەبی خوایە لێمانی دوور بخەیتەوە شەڕەکەیمان لێ بە دوور بخەیتەوە یا ڕەبی خوایە خێری دین و دنیا بخەیتە وڵاتمانەوە وڵاتانی ئیسلام لە بەڵاو مصیبەت بە دوور بگری یا ڕەبی خوایە تەفریقە و دووبەرەکی لە ناو چین و تایفەکانی ئەم وڵاتە ئێمە نەمێنێ یا ڕەبی خوایە هەر شتێک کە ڕوو ئەدات بێتە مای خێر و چاکە بۆ ئەم ملەتە فەقیر و هەژارە ئامین ئامین برا خۆشەویستەکانم هەندێک لە سەلەف و فەرمویانە ما خاب من استخارە وما ندم من استشارە فەرمویانە قەت سەرشۆڕ نابێ کەسێک کە کارەکانی بێتە دەستخوا استیخارە بکە و قەتیش پەشیمان نابێتەوە کەسێک پرس و ڕاوێژ و پیاوی زانا و عاقڵ و دانا بکە استیخارە و استیشارە لە ئاەتی قورئانی شاخوای تەعالا بەیەک و بەستوێتی وەکو ئەفەرمێ وشاورهم في الأمر خوای تەعالا ئەفەرمێ فإذا عزمت فتوكل على الله تقريبا هەر معنای ئاەتەکەش هەر ئەوەیە استیخارە و استیشارە استیخارە ئەوەیە کە ئیسە باسمان کرد استیشارەش ئەوەیە ڕاوێژ بکەی پرسوڕا بکەی بە پیاوی عاقڵ بە پیاوی دانا بە پیاوی زانا طبعا زانا هەر علمێک هەر مەسئلەیەک طبعا پرس بە کەسێکەکەی کە زانا بێ لە مەسەلەی دینە لە مەسەلەی عەقیدە و فقه و ئەو مەسائلانەی کە پەیوەستە بە دینتەوە طبعا پرس بە مامۆسایەکی ئاینیەکەی ئەچیتە لای باشترین مامۆسا وەکو چۆن بۆ دکتۆریەکەت ئەچیتە لای باشترین دکتۆر بۆ مەسئلەی دینەکەتش ئەچیتە لای باشترین مامۆسا کە تو دەست پێیەگا یا ئەتوانی پەیوەندی پێوە بکەی پرسی پێەکەی کە مامۆسایەک علمی هەبێ ئەوە لە مەسائلەی دینە
بەڵام لە مەسئلەکانی ترە هەنێ مەسائلێ بۆ نمونە من ئەمەوێ بڕۆم بۆ مەعرەز سیارەیە بکڕم، ئەمەوێ بڕۆم بۆ مەعرەز سیارەیە بکڕم، بەس هەم لە گومانە پارەکەم بۆ دووسێ نەوع سیارە ئەشێ ئەمە بێ و ئەشێ ئەوە بێ و ئەشێ ئەوە بێ، خۆ نایە لای مامۆسایەکی ئاینی بڵێ مامۆسایان زەحمەت نەبێ وەڵا نازانم من سیارەکەم، تو ناڕۆی پرس بە مامۆسا ئاینەکە بکەیت، ئەڕۆی پرس بە کابرایەکەکەی کە لەو بوارە شارەزایە، پرسی پێەکەی ئەوە لەوێ ئەوە ڕاوێژ بە ئەوەکەی. ئەگەر مەسەلەکە هاتە سەر مەسەلەی حەڵاڵ و حەرام دێتەوە بەلای مامۆساکە. مەسئلەی دکتۆری ئەڕۆی پرس بە مەعاون طوبیەکەکەی چی دکتۆرێ باشە بۆ چاو، بەس کە مەسەلەکە هاتە سەر مەسائیلی دین هەم دێتەوە بەلای مامۆساکە. بۆ نمونە مەعیدەم ئێشێ، ئایا من ئەتوانم ڕەمەزان ڕۆژوو بگرم یان نەیگرم، ئەوە پرس بە دکتۆرەکە ناکەی، ڕاستە پرسی پێەکەی ئایا من چنێ تەحملەکەم، بەس دوایی دێتەوە بەلای مامۆساکە، پرس بە مامۆسا ئاینیەکە ئەکەی بزان ئایا دکتۆرەکە وای وتووە شەرعیە من نەیگرم یا ناشەرعیە. ئاوایە مەسئلەکە ئەبێ ئینسان هەم استیخارەش بکە و هەم استیشارەش. هەر کەسێ لەم دنیاە ئەو دوو شتە بکە قەت خەسار ناکە، قەتیش پەشیمان نابێتەوە.